کتێبخانەیەکی ئالەم شێوازە بەڕاستی گرنگی خۆی هەیە بۆ سەرجەم خەڵکی بە تایبەتیش خانمان. من وەکو خۆم بەشی یاسام تەواو کردووە، زیاتر بۆ کتێبە یاساییەکانە گەڕێم لێرە، بەڵام بەعام باشە، یعنی بە تایبەتی بۆ گەنجان لە جاتی ئەوەی خۆیان بە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکەن، خۆیان بە کتێبخوێنەوە خەریکەن، زۆر باشترە. هەڵەبجەش هەر لە کۆندا و تا ئێسش بوارێکی باشی ڕەخساندووە بۆ کتێب و بۆ ڕۆشنبیران و بۆ خانمان بە تایبەتی. من وەکو خۆم هەر پێشانگای بکرێتەوە هەوڵێم بەشداری تیا بکەم تا ڕادەیەکی زۆر حەزم لە کتێبخوێندنەوە هەیە و هەوڵێم خۆم زیاتر بەمە سەرخاڵکەم تا تۆڕە کۆمەڵایەتیەکان. خوێندنەوەی کتێب ڕاستی گرنگی خۆی هەیە، تا بڵێ گرنگی هەیە بۆ خانمان لە ڕووی ڕۆشنبیریەوە. هیوایە ئەگەر کتێب بخوێنیتەوە بەوە نییە ڕۆشنبیر بیت، خوێندنەوەی کتێب نییە، بەڵام من وەکو خۆم ڕاستی ئیسپادەم کردووە زۆریش بیر و باوەڕی خۆم بۆ ڕووداوەکان، بۆ دەوروبەر، بۆ کۆمەڵگە زۆر فراوانتر بوو لە هەموو ڕوویەکەوە.